قسم بخوایی کە تەنیا و تاکە لە حەو ملیار کەس سەر تۆم پێچاکە چون لەگەڵ دڵمای بێدڵیم ناکەی منی ئیلێ دەرچێ گوێ بە کەس نادای قسم بخوایی کە تەنیا و تاکە لە حەو ملیار کەس سەر تۆم پێچاکە چون لەگەڵ دڵمای بێدڵیم ناکەی منی ئیلێ دەرچێ گوێ بە کەس نادەی جاخوا